بەرنامەی ئەم جارێ ڕوانگەمان تایبەت دەبێت بە سۆشیال میدیا. سۆشیال میدیا ئەو تۆڕە فراوانەیە کە جیهانی پچوو کردوێتەوە و کەسەکان بە یەکتری دەبەستێتەوە. بەکارهێنەران بەکاری دێنن هەم بۆ پەیوەندیەکانی خۆیان لەلایەکی تریشەوە بۆ پەیداکردنی زانیاری بە شێوەیەکی زۆر ئاسان. لەم بەرنامەی ڕوانگە ئێمە تیشک دەخەینە سەر کۆمەڵگای کوردی تا چەند بەکارهێنەرانی سۆشیال میدیا هۆشیاریان هەیە لەوەی کە چۆن ئەم ئامرازانە بەکاردەهێنن بە شێوەیەک کە خۆیان و بەرامبەرەکەیان تووشی گرفت نەکەن. دنیای ئینتەرنێت بەگشتی و تۆڕە کۆمەڵایەتیەکان بە تایبەتی ئەمڕۆ لەسەر تاسەری جیهاندا هەم شوێنی بە یەکگەیاندنی تاک و کولتور و دابوونەریتە جیاوازەکانە، هەم شوێنی ئاڵوگۆڕکردنی فەرهەنگە لەسەر ئاستی نەتەوەکان و دابەشکردنی ساتەخۆش و ناخۆشەکانە لەسەر ئاستی تاکە کەس. ئەوەی لە ناو سۆشیال میدیادا بووە بە گرفت بە تایبەتی لە لای گەنجان و لە نێویشیاندا کچان، بریتیە لە خراپ بەکارهێنانی ئەم بوارە گرنگەی تەکنەلۆژیا بۆ ناوزڕاندن و لەکەدارکردنی کەسایەتی و هێرشی ناڕەوا بۆ سەر تایبەتمەندی و ژیانی خێزانی خەڵک. مۆنتاژکردنی وێنەی کچان و دزینی وێنەی ئافرەتان و دروستکردنی پەیجی ساختە و دانانی ئەکاونت بە ناوی نەشیا و ناشرین و بەکارهێنانی وێنەی ژنان بووە بە دیاردەیەکی نەرێنی لە کۆمەڵگای کوردەواریدا کە وای کردووە تۆڕە کۆمەڵایەتیەکان ببن بە شوێنی بەتاڵکردنەوەی ڕق و دابەشکردنی ناشرینی بەسەر کۆمەلگادا. خەڵک بەگشتی زۆر سەرقاڵی ئەو سۆشیال میدیایە، هەموو کەسێکە بینی مۆبایلەکەی بەدەستیوێتی، بەڵام لەلایەکی تریشەوە گرفت هەیە تووشی خەڵکە بێت و ئێمە هەر چۆنە بێت لە کۆمەلگایەکی داخراون. چۆن خۆت لەو گرفتانە ئەپارێزی؟ ئێستا بەکارهێنانی ینی سۆشیال میدیاکانەوە مۆدێکی لێ هاتۆ زۆر کەس بەکارێنە، بەڵام ئەو کێشانەی کە دووچارە بێتەوە مەسەڵەن ڕسمی پرۆفایلەکانە بن یاخودەوەتە دانانی یەکێ لە پرۆفایلێک فیکەکان دائنن بە ناوی کە تۆ بە ناوی کەسانی کەەوە قساکەن یاخودەیانەوێ بۆ ڕسواکردنی کەسەکان بەکاری بێنن یا ئەوەتە بۆ مەشهورکردنی خۆیان بۆ بەدەستێنانی کۆمەڵێشت وەکو لایک و کۆمنت و یەکێ لەمانە ئیتر لە ئێستاە تەنیا ینی کچەکان پێویست ناکە ینی خۆیان بپارێزین ئاگداری خۆیان بن، ئێستا کوڕەکانی زیاتر ئاگداری خۆیانە چونکە ئەو کێشانەی تووشە بێ زیاتر لە کچەکانانیە هەرچەنە ئێمە لە کۆمەڵگەیەکی داخراوین لە مشتەمەعێکی داخراوین، بەڵام ئێستا تا حدێک کچەکان زیاتر بەکارێنن، بەڵام کێشەکان هەم بەرەوڕی کچە بێتەوە هەم بەرەوڕی کوڕە بێتەوە وەکو وتم دزینی پرۆفایلەکان بە یاخوددانانی چاتێک ینی شتێکی تر پەیجێکی تر فیک بە ناوی شخصەکەەوە دایانە بە ناوی ئەوە قساکەن. تۆ کە ئەڵی زۆربەی ئەو بابەتانت هەیە هینی سۆشیال میدیا مەسەلەن ئەو تەحەفوزەی کە ئەیکەی بۆ ئەوەی تووشی گرفت نەبی چییە؟ وێنەی دانانی وێنەی پرۆفایلە، کەمکردنەوەی هاوڕێیە، کۆستمکردنی ئەوانەیە، چونکە زۆر شت هەیە ئێمە زانین لە ناو سۆشیال میدیا لە بەردەستایە بۆ ئەوەی خۆتی پێپارێزی پرایڤسی خۆتی بپارێزی. چی ئەەکەی بۆ ئەوەی خۆت لەو گرفتانە بپارێزی؟ هەر وەک تۆ وتت بۆ ئەوەی چەنە کێشە و کەم بێتەوە نابێ هەموو ئەو کەسانە خبڵگەیکیان ناسی ئەوەتە فرێندەکانت کەم بکەیتەوە. ئێستا وای لێ هاتووە تەنیا و کەسانی کە زۆر سێقاڵ پێن کە زۆر بۆ تۆ تایبەتن لای خۆت ئەبێ بەفرێن، هەنێ جا کە لاشتیان ئەبێ حەز ناکەی شتەکانە بینی هەرزی کەستەمیانەکەی. مەسەلەن ئێستا کچ ڕسمی خۆی دانێ لە پرۆفایلەکانیانە لە شوێنەکە، بەڵام ئەمە زۆر زۆر کەمە. ئەویش لە چی ئەترسێ؟ لەوا ترسێ کەسێک ڕسمەکەی بەرێ خۆ لەوانێ ڕسمێکی نۆرمال بە هیچ کێشەیەکی نەبێ، بەڵام ئەو کەسە هەڵەسێ بە تەهدیدکردنی ئەگەر کچەکە نەشترسێ لە ترسی ئابڕۆی لە ترسی خانەوادەکەی. بۆیە دانانی ینی ڕسم زۆر زۆر کەمە، هەرچەنە من ئێستا ڕسمی خۆم داناوە لە ینی لە پرۆفایلی خۆمە، بەڵام چی ئۆنلی میم کردو یاخود تەنیا فرێندەکانمەی بێنن، ینی ئەوە ئەبێ خۆمان پارێزین لەو شتانەیە. پێت وایە کە زۆربەی کچەکان وێنەی خۆیان دانانێن؟ ئێستا بەشێکی بۆ ئەوەی خەڵک بەگشتی نەیبینێ؟ بەڵێ
ئێستا دای ئەنێن مەسەلەن هەنێک کەس هەیە ڕکلامیش بۆ خۆیگات تا خەڵکی زیاتر شتەکانی بینن ئەوانەی کە ڕکلامەکەن هەنێکیان کچیشن ئەوانە پشتیان بەچی قایمچکە خێزانەکانیان لە پشتیان بەڵام هەنی خانەوادە هەیە کە ببینن کچەکانی ڕسمی دائنیشتی بدانێ زۆر بە خراپی ڕەتیێنەوە یاخودەوەتە کەسێک باسی ئەکە ئەڵنا کچەکە و ئەوای کردو ئەوەی کردووە کچەکان زیاتر لەمەیە ئەترسن ینی کە ڕوبەڕووی کێشە و شتی وابنەوە کەواتە خێزانەکان هێشتا دەوری ئەویان هەیە کە بەڵێ هەنا خێزان هەیە پشتی یانێ پشتی مناڵەکانی خۆی ناگرێت لەو مەسلەیە بەڵام هەنێ دیکە هەیە ئەستا هەنێک کەسشەیە زۆر لە پیجەکانە لە یوتوبە لە هەموو ڤیددیوکانی خۆی بڵاو ئەکاتەوە ئەوە شتێکی ئاساییە چونکە هەم پشتی بە عیلەکەی خۆی بەستیوە هەمی شتێکی تر هەیە یاسایی هەیە هەر کەسێک ینی ئەگەر بزانێکێ بتوانێت شکات بکە ئەو کاتە ئەو کەسە تووشی یاسا بێ کەەوە هەستاوە شتێکی فیکی داناوە یاخود بە دزینی ڕسمەکان ڕسمی ئەو بڵاو کاتە بە شێوێکی ناشرین ئەوە ناتوانێت بکات و کاتە پێت وایە دانانی ئەکاونتێکی فیک تۆ تووشی شتی وا بووی تا ئێستا؟ من توش نەبوومە بەڵام بە ئەکاونتی فێکەوە مەسەجم بۆ هاتووە یاخودەوەتە قسە کراوە یاخود شتی ناشرینیاوتووە ئەوەش یاخود هەڕەشە کراوە ئەوەش تەنیا مەسلەکەەوە نیە هەڕەشەولێکە یان ژیانە لە مەترسیا بێ شتێکیوە تەنیا ویستیانە ژیانە تێکدەن ئاسوودەی و تێکدەن ئیتر لەبەر هەر مەبەستێکە ئەوەیان ئەکرێتەوە سەر و شخصی ئەو کاراکە ئەوانەشی کە ئەکاسە کە ئەو شتاکە زیاتر ئینسانێکی ئاسنە زمن ئیشی واگەم. پێت وایە کە مەسلەی سوۆسیال میدیا ئەگەر ببێ کە یاسایەک هەیە ئێستا خراپ بەکارهێنانی سوۆسیال میدیا وا بێت کە کچەکان پشتیانی پێ قایم بکەن و بتوانن بەرگری لە خۆیان بکەن لە ڕێی ئەم یاسایەوە؟ بەڵێ یاسای شکات بکەن بۆ نمونە ئەگەر فێک ئەکاونتێکیان بەناوە بکرێ بچن شکات بکەن بڵێن ئێمە گومانمان لەم کەسێکە فێک ئەکاونتی بەناوە بزەبت ئەوانەی کەوا زۆر بەبێت ترس بەبێ خەمڕستمی خۆیان بڵاوکەنەوە ئەو کچانە ئەوانە ینی ئەزانن کە یاسایەکێ هەر کەسێ شتی وە بکە شکاتیان لێ ئەەکەن ئەو کەسە تووشی کێشە ئەکەن بۆیە کامیان گرنگترە یاساکە یا پشتگیریکردنی کەسوکە هەردووکی زۆر گرینگە ئەوەل شت پشتگیری ماڵەوە گرینگە مەسەن ئەگەر کەسێک پشتگیریشی لێ ناکرێ بچێ شکال بکە ئەو کاتە ماڵەوە هێشتا پشتگیری ناکەن ئەوە تۆ حای ئێمە بێ چۆن ئەهێڵی ئێمە بکەینە محکەمە بکەینە دادگا چۆن شتی واکەی یەکەم شت ئەبێ عیلەکان گرنگیانێ باوڕیان متمانیان بە کچەکانی خۆیان هەبێ پشتی بگرن کە شتێکی واڕوویە بزانن کە هەڵی کچەکانە بزانن کۆمەڵە ئینسانی ئاسنزم هەیە حەزەکەن یاری بە خەڵکی بکەن حەزەکەن بە ئاسوودەی خەڵکی یاری بکەن ئەو کاتە ئەبێ عیلەکەی خۆی لەگەڵیان بێ شکات بکە باوەڕ و متمانیان بە حکومەت هەبێ هەتاوەک ئەو کەسە سزای خۆی وەرگێت چەند کەسێکی وا سزای وەرگرت یاخود باشدان دێت بڕەپارێکیان و یاخود سجن بکرێ ئەو کاتە کەسی کەش ناتوانێت ئەو کاران گرنگترین هۆکاری ئەم گرفتە ئەوەیە کە ئێمە لە نێوان دوو چەمەکدا چەمچی ئازادی و چەمچی هۆشمەندی لە کۆمەڵگەی کوردی چەمچی ئازادیمان خستە پێش چەمچی هۆشمەندیەوە. ئەم گرفتە ئەم ئاریشەیە گرفتی خستنە پێشی چەمچی هۆشمەندی لە ئازادی بۆ هەموو کایە و بوارەکانی تر هەر ڕاستە هەتا بواری سیاسی. بەمانایەکی تر ئێمە بەر لەوەی باز لە ئازادی تاک، ئازادی گروپ، ئازادیەکان بە گشتی بکەین پێویستە قسە لە چەمچێکتر بکەین و پێویستە چەمچێکتر بخینە پێش ئەویش چەمچی هۆشمەندیە چونکە کەسی هۆشمەند دەتوانێت باش مامەلە لەگەڵ ئازادی بکە. بۆ نمونە هەر تۆڕە کۆمەڵایەتەکان ئەگەر بە نمونە وەرگرین ئەگەر بە هۆشمەندیەکی ساغڵەم بە هۆشمەندیەکی گونجاو لەگەڵ ئەم سەردەما هاتین لە نێو تۆڕە کۆمەڵایەتەکان بەرخوردمان کرد و تۆڕە کۆمەڵایەتەکانمان وەکو کایەکی کۆمەڵایەتی کولتوری تەماشا کرد ئەو کاتە دەزانین ئازادیەکانی بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتەکان تاکوێ باشە و تاکوێ خێرە و تاکوێ گونجاوە. بەڵام ئەگەر ئەو هۆشمەندیە نەبوو لە پێش ئازادی بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتەکان ئەو کاتە ئێمە سنوورەکان نابینین ئەو کاتە ئێمە تەجاوز دەکەینە سەر ئازادیەکانی تاک ئەو کاتە ئێمە لە بری ئەوەی یەکتریمان خۆش بێ لە کۆمەلگاوە تۆڕە کۆمەڵایەتەکان بەکاربێنین بۆ خۆشەویستی کۆمەڵایەتی بۆ لێکتر نزیکردنەوەی ئینسانەکان لەوانەیە جنێو بدەین تەشهیر بکەین و تەنانەت خێزانەکان لە یەکتر هەڵۆشێنینەوە. بەداخەوە لە کوردستان لە دوای ڕاپەڕینەوە لەبەر هەر هۆکارێک بێ ئێمە ئازادیمان خستە پێش هۆشمەندی. لەگەڵ هاتنی هەر دیاردەیەکی نوێ و لەدایکبوونی هەر ئامڕازێک بۆ خۆشگوزەرانی و ئاسانکردنی ژیانی مرۆڤ
کولتور و ئاستی ڕۆشنبیری تاکەکان و چۆنیەتی بەکارهێنانی ماف و پاراستنی مافی ئەوانی تر سەنگی مەحەکە بۆ دروست بەکارهێنانی ئامێرەکان. بەشداریت لە چیا هەیە لەناو ئەو فەیسبوک و ئینستاگرام یعنی زیاتر چی و سناپ بەکارهێنن؟ و زیاتر کامیان بەکارهێنیت و بەشداریش لە چەند شتا کردووە لەوانە؟ زیاتر ئینستاگرام و سناپچات بەکارێنم، فەیسبوکم داخستووە لەبەرەوەی ئەوەنە ئەکاونتی فەیک بەکارێنن، ئەو نشتی ناخۆش بەکارێنن، ئەوە مەستی ناخۆشت بۆیت وەکو پێشتریش نەماوە کەسەرەتا ناخۆش بۆ لەبەرەوە دام هەست شتێکی هیچ سوودێکم لێ نابین. پێویستیشت پێی نامێنێت؟ پێویستیشم پێ نییە ئەچەنە لە زانکۆم و گروپی زانکۆ و ئەوانە هەیە بەڵام گرنگ نییە بەرام. گەنجەکان زۆریان ئێستا ژیانی خۆیان دقە بە دقە لە ناو سناپایان لە ناو ئینستاگرام و تەنانەت واتساپ و ئەوانش ئێستا ستۆریتە بە ستۆری ئەزانی ئەو ڕەفیقت لەکوێیە چیەکە چیە خوا تەنانەت لۆکیشنەکەشی تەنانەت لۆکیشنەکەشی ئەزانی لەکوێ جاری وا هەیە سێری لۆکیشنی ئینە سناپچاتەکەم زام ڕەفەکانم لەکوێن یەکسەر پیشانیا لەکوێن. ڕاستە من ملاحەزەم لەسەر ئەوە هەیە تا ڕادەیەک گەنجەکان بە کچوو بە کوڕەوە طبعاً ئێمە زیاتر باسی کچەکەین چونکە کەستە حەفزی زیاترە زیاتر کچ لە ناو کۆمەڵگاکە لە گرفتەکانە ترسێ لەلایەکەوە زۆر بە ئازادانە بە بەردەوامی لەسەر ئەم سۆشیال میدیایان لەلایەکیشەوە ترسێکی زۆریشیان هەیە لەوەی کە بکەوێتە دەستی کەسێکی کە ڕەفیقیان نییە. ئەمە چۆن ئەتوانی خۆت تۆ کوکچێک ئەتوانی چۆن خۆت بپارێزیلەوە؟ وەڵاهی تۆ کە لەو بترسید یەکەم شت کە سناپچات و ئەکاونتی تایبەتی خۆت هەیە پێویستە هەموو کەسێکت لەلا نەبێت چونکە سقە بە هەموو کەسێک ناکرێت. دووەمین شت ئەگەر تۆ لە خۆت ئەترسی لە شخصێتی خۆت ئەترسی پێویست ناکە ڕسمی خۆت دانیت و پەبلیکی کەیت ئەوەش گرنگە یان ئەو نەدایمەنێ کە تووشی کێشە نەبیت بەڵام خۆم شخصی خۆم زۆر دایانم. پبلیک بێ باشە ئەگەر ئەو وێنێ پبلیک بێ بۆچی ئەبێ ئەو کەسە تووشی مشکلە ببێ؟ ئەزین چۆنە خۆی خۆشە ئێمە ژۆک و کوڕ داینین و بڵاویکەینەوە و ئازاد بین بەڵام هەندێک کەسی نەفز نزم هەیە ناتوانیت ینی کە داشینیت ئەترسی لەوە. ئەوەی کە تۆ لێترسی چییە؟ ئەوەی من لێترسم ئەوەیە من ئاسایی ئەگەر هاوڕێکی خۆشم سەیڤیکا لە لای خۆی چونکە من هاوڕەکان ئەناسم چێم بەڵام جاری وا هەیە کەسە و ترسێکی هەیە لە سۆشیال میدیا ئەترسێ شتێکی بەرامبەر بکرێت تۆ لە چی ئەترسی لەوەی کە ڕسمەکەت بۆن منە بڵاوکەنەوە بڵێن ئەم کچە لە کۆلیژی ئادابە؟ وەڵی لەوە ترسم لە پێیجەکانە داینێنە هەنێک جار هەیە پێیجی زۆر ناشرین دانێن بۆ منە نایێنن تەلەبەکانی زانکوی سەڵاحەدین بۆ منە ناوێن بزەبت یان جاری وا هەیە لە فەیسبوک چەند جار من تووشی کێشە بووم لە ڕێی خۆمەوە بێ لە ڕێی هاوڕێمەوە بوو بێدانی هاوڕێم ئەو نییە چاتشتەکەین ئیتر فەیسبوکی هاک کراوە تەنانە سناپچاتی می گەشتوێ لە هاکەرانە ئەنی بۆ شێوەیە ئەتر لەوانە زۆر چۆن تەسەڕفت کرد لە کاتێکا تووشی ئەو گرفتە بووی؟ وڵا هیچ شتێکم نەکرد ینی هەرچەند هەڕەشە کرا هەرچەند هیچ کرا ینی هیچ فینێکم نەبوو کاردانەوەیەکم نەبوو. کاردانەوەکەت بۆ نەبوو لەبەرەوەی زۆر نەترسای بەلاتەوە گرنگرەبوو یان چی؟ لەبەرەوەی نەیەتوانی شتێکی وا بکە من دڵنیا بووم کە شتێکی وا ناکات چونکە ڕسمی تۆ چەند کەس بڵاوکەیت هەڕەشە لە چەند کەس دەکەیت ماوەیەک لەناو ئێرە هاوڕێکم تووشی کێشە ببوو لە ڕێی ئەو هاوڕێ بۆ مەرجە ڕسمەکانی ئەسترەوە کە هاوڕێشکی پێ بناسیێنێ ینی ئاور دووردە شتەکە بڵاو بێتەوە ئیتر لە ناو زانکۆیەوە بڵاو بێ بەڵام هەرچۆنەبی خۆمان لێ پاراست یامانە دەست یاسا ئەو شتانە دووردەش خۆی کشایەوە پێ دوایە ئەبێ پشت بە یاسا ببەسترێ لەوانە کە ئێستا یاسایەک هەیە بۆ خراپ بەکارهێنانی سۆشیال میدیا ئەگەر تۆ تووشی گرفتێک ببی هەست بکەی پێویستە کە یاسا پشت بە یاسا ببەستی ڕۆکەیتە یاسا شکاتەکەی؟ وڵای ئەگەر کێشەکە زۆر زۆر گەورە بێ پێویستە هەر پشتی پێ بەستی باشترە چونکە نازانم ئەگەر هەموو یاسایەک وایە ئەگەر چەند کەسێک بەکاری بێنێ ئیتر ئەو کەسانی کە ئەو ئەتوارە ناشرینانە ئەکەن ڕائوەستن چونکە ئەترسن ئەڵەن ڕائوەستێنی تۆ لەناو کۆمەڵگەیەکیت ئەو شخصێتی ئەو بەوە ینی وازانە بەوە گەورە ئەبێ بەوە ئازایەتی خۆی دەرەبڕێ کە ئەو ڕسمانە بڵاو کاتەوە کە ئەوانە بکە من چەند جار هاوڕێی کەشم هەبووە ڕسمی پێیجی بۆ نردوم تێتی ئەمە ریپۆرتکە لەبەرەوەی ڕسمی ئەمی بڵاو کردوێتەوە لەبەرەوەی ناوی ناوە بۆ نمونە شتی نەشیاوی نووسیوە ئێوە لەویا کچەکان پشگیری لە یەکتریەکەن پشگیریتان هەیە بۆ یەک هەمومان ریپۆرتەکەین بەڵام تۆ چی ئەیتە دەستیاسا چێ ئەیتە دەستیاسا لەو کاتە کە ئەو دانێکی فەیکی داناوە بەگشتی پێ دوایە
خەڵک ئاگادار بێ لەوەی کە یاسایەک هەیە کەسەکانە پارێزێ لەوەی کە سوۆسیال میدیا بە خراپی بەرامبەریان بەکارنێت تەسەور ناکەم بە گشتی نەخێر بڕوا ناکەم هەم کەسێک بۆ بزانێت یان بکاتە یاسا ئەوە بتوانێت ئەوە بکاتیان نازانم من خۆم ئەگەر تووشیشی بووم ئەبێت یارمەتێرێک نەبێت کە بزانم چی بکەم چی نەکەم ئایا یاساگەیە بۆ ئەو شتە هێنانە خراپە زۆر خراپ تەشەنە دەکا و لە نەتیجەدا گەنجێک دروست دەکە لەسەر فەیسبوک گەنجێک پڕ بە ئازادی بەڵام بێهۆشمەندی گەنجێک دەیەوێت دەنگ هەڵبڕێ بەڵام لە تەنیشتیدا لە ڕستە یاساییەکان خاڵی نییە گەنجێک دەیەوێت خۆی تەفریقکە بەڵام نازانێ هەموو تەفریقکردنێک مەرزنیە جوان بێ و مەرزنیە خزمەت بکات بە بەرامبەرەکانی بۆیە لەم نێوەندەدا و لە نێو ئەم هاوچێشەیەدا پێویستە هەمومان زیاتر ئیش بکەین بە کەم تەرخەمەکانی خۆمان دابێنەوە. ئەمڕۆ سوۆسیال میدیا بە هەموو فۆرم و ڕەنگەکانی بە تایبەتی فەیسبوک و ئینستاگرام و سناپچات و ڤایبەر و تەلێگرام بوون بە شوێنی گزارشتکردن لە بیر و بۆچوونە سیاسی و کۆمەڵایەتیەکان و پانتاییەکی بێوێنەی ئازادی بەڵام زۆرجار ئەم بوارە دەگۆڕێ بۆ خۆخاڵیکردنەوە و نووسینی کۆمنت و بابەتی نەشیا و ناشرین کە ڕاستەوخۆ کەسانی تر بریندار دەکات یاخود تەنانەت دەگاتە ناوزڕاندن و تۆمەت هەڵبەستن و دروستکردنی مەترسی بۆ سەرژیانی ئەوانی تر زیاتر ئەو بابەتانی سوۆسیال میدیا کە فەیسبوک و ئینستاگرام و ئەم شتانەیە تۆ کامیان بەکارێنی تو چۆن بەکاریهێنیە توانی بۆم باسکە سناپچات پێش هەمووی دوای ئەوە فەیسبوک زیاتر لە ناو کچەکانە سناپچات باوەیان کوڕەکانی زۆر بەکاری بێگومان زیاتر کچەکان ئەو دوای ئەوە اینجا فەیسبوک واتسئاپ ئینستاگرام ئەو گرفتانەی زیاتر لە ڕێی ئەو سوۆسیال میدیایانەوە دروستە بن لە ناو ئێوەی کچانایە ئەو ترسەی کە هەیە چییە؟ کە بۆ نمونە ڕسمێک دانیت چونکە ئێستا کچەکان زۆر بەترسەوە لە هەر شارێکیش جیاوازە بەترسەوە ڕسمەکان دائنن لەوە ترسن ئێستا زۆر کەسە چێ پێیجەکاتەوە بە ناوی کچێکەوە یان بە ناوی چۆن بڵێ ناوی ناشرین لەو کچانە ئەنێن زۆر یعنی ناوی نەشیا و ڕسمی ئەو کچانی کە ڕسمی خۆیان دانێت ئەچن لەو پێیجە دائنرێت ئیتر ئەو کەسەش کە بە ناشارەزایی ئەچێت و ئەیبینی و ئازای ئەم کچە ڕاستە خراپە چکە لەو پێیجەیەدانرا و ئەو ناوی لێنرا بەڵام ئێمە ئەبێ وا بکەین کە ئەو ترسە نەهێڵێن ئاسایی بۆ نمونە من با فەیسبوک بێ ئینستا بێ هەر شتێک بە ناوی خۆمەوە دایێنێم دوای ئەوە هەموو کچەکان کە توانیان بە ناوی خۆیان داینا ترسیان نەما ڕگەزی بەرامبەریش ناتوانێت چۆن بڵێ ئەڵێن ناترسم من هیچ شتێکم نێ لێ بترسم ئەویش مەجبور نییە بچێت ئەو شتە بکە خۆی سوۆسیال میدیای ئێمە چۆن بەکاریهێنی بۆچیە زۆر کەس بە غەڵەت تێئگات و بە غەڵەت بەکاریهێنێت بۆ شکاندنی کەسایەتیەکان واشی کردووە کە چۆن بڵێ ژیانی هەموو کەسێک پابلیک بێت یعنی هیچ شتێکی شاراوە نەماوە من هەموو شتێکی تۆ ئەزامی کەسێکی کاهی کەسێکی بە تایبەت کەسایەتیە بە ناوبانگەکان چ بە شکاندنیان بێت چ بە باسکردنی ژیانی تایبەتیان بێت یاسایەک هەیە کە یاسایەکە کە پارێزگاری لە خەڵکەکە لە کاتێکا کە ڕوبەڕووی شکاندنەوە بێ یا بێزارکردن بێ یان هەڕەشە بێ لە ئامرازەکانی پەیوەندیکردن و ئامرازەکانی سوۆسیال میدیا ئەم بیستوتە کە خەڵک دەوروبەرت پشت بەوە ببەستن بۆ ئەوەی کە بەرگری لە خۆیان بکەن لە هەڕەشە و لە ئیزعاجکردن نا ئەکید ئێستا کە یاسایە هەیە بۆ ئەوەی چۆن بڵێ پارێزگاری لە ئافرەتەکان بکەن لە ئەو کچانەی زیاتر کچ تەبعاً ڕوبەڕووی ئەوانە ئەبێتەوە مەبەستم مەسەلەی سوۆسیال میدیا بەڵێ یعنی لەو ڕۆ زیاتر کچ ڕوبەڕووی ئەوانە ئەبێتەوە نەمبیستووە بەڵام دیارەکە هەیە ئەگەر تۆ کچێک تووشی گرفتێک ببی لە سوۆسیال میدیا زیاتر پشت بە چیە بەستی پێ دوایە ئەبێ لە چ ڕێگایەکە و بە چ شێوازێک بەرگری لە خۆت بکەیت ئەگەر من بزانم کە یاسا هەیە و پارێزگاریم لێ ئەکات و چەند چۆن بڵێ شارەزایم لەوە هەبێت بێگومان ئەچەند پشت بە یاسا بەستم ئەویش ئەگەر ئەو حریەتەمە بەڵام ئێستا کێشەیەکەیە چۆن بڵێ لەوانەیە کە ئایلە بێتە ناو مۆزوعەکە من تووشی کێشە بم ئەوان ڕێگەم نێن ناشتوانم بچم پەنا بمەم بەر یاسا پێ دوایە کامیان بەهێزتر ڕۆڵی هەیە خێزان یان یاسا بێگومان یاسا
چونکە ئەگەر من بزانم کە یاسا هەیە یەکێکی کە بێوێت تهدیدم بکات و ئەگەر ئەو یاسایە شک ببات لەوانەیە ئەوش بترسێ نەتوانێت هەڕەشە لە من بکات. ئێمە لە وەزارەتی ڕۆشنبیری یەکێک لە پلانەکانمان ئەم ساڵەوەیە لەگەڵ هەموو ئەو لایەنە پەیوەنددارەکان لایەنەکانی یاسایی بە نمونە وەزارەتیدا داواکاری گشتی و دوجار لەگەڵ نێوەندەکانی میدیا و ئەو تەلەڤیزیۆن و ڕۆژنامە و ڕادیۆ معتەبەرانەی لە وڵاتە هەن دانیشتنی ورد دانیشتنی ڕەشت دانیشتنی جددی بکەین بۆ ئەم بابەتە. مەسلەی بەخراپ بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتەکان دەچێتە بواری تونند و تیژەوە و جۆرێک ئەگەر دوورتر بڕوانین و لە ڕەهەندی جیاوازەوە تەماشاکەین هەندێک جار دەکەوێتە جۆرێک لە تیرۆریشەوە بۆ ئەوەی ڕێ لەم تیرۆر و لەم تونند و تیژە بگرین بەڕاستی پێویستە هەمومان بەیەکەوە کار بکەین و لێرەدا ڕۆڵی مامۆستایانی ئاینی و ڕۆڵی ڕۆشنبیر بەیەکەوە ڕۆشنبیر لە نێو کەوانەدا میدیاکاریش مەبەستم میدیاکاریشە ڕۆڵێکی زۆر گرنگ بنەڕەتی ڕۆڵێکی زۆر بایەخدارە پێویستە هەمومان لەو بارەیەویشکەین. دوای بەدووادا چوونێکمان بۆمان دەرکەوت کە زۆربەی هاوڵاتی و گەنج و کوڕوکچی کوردستان ئاگاداری و وشیاریەکیان نییە بەو یاسایانەی لەبارەی سۆشیال میدیا و بەکارهێنانی ئامرازەکانیەوە هەیە. ئێمە ئێستا لە بەردەم دادگای هەولێرداین دەچین لەگەڵ سەرۆکی دادگا قسە دەکەین تا ئەو یاسایانە زیاتر ڕوون بکاتەوە بۆ هاوڵاتیان. یاسایەکەی هەر کەسێک ئامریکانی پەیوەندن خراپ بەکاربیینی سزا دەدرێت. ئەو یاسای ژمارەکەی 15 سای 2010 دەچۆ لە پەرلەمانی کوردستان و چەندی بردگە و بابەتی تێدایە و سزایەکەشی لە 6 مانگ دەست پێ دەکات حتا 5 ساڵی و غەرامەشی هەیە لە ملیۆنێکی حتا 5 ملیۆن ئەرکانی خۆ هەیە شەڕایەتی خۆ هەیە دادگا لێکردنەوە لێ دەکات هەر کاتێک سەرمێنرا لە سەریان ئەو سزای دەخۆ بە پێ ئەو یاسا داواش زۆر تۆمار کراوە لەسەرەوە بابەتی ئامریکانی پەیوەندینەوە دەرها مۆبایلی ناگریتەوە ئەتەرنێتی دەگریتەوە فەیسبوکی دەگریتەوە هەر جۆرەك کە پەیوەندی بە پەیوەندیکردن هەر کەسە خراپ بەکاری بینی حتا تاکو ئیزعاج لە مۆبایل ئەگەر جوون و تەشیر و قەسب سەبش تێدانێ زۆر ئیزعاجکردن ئەوش بڕگەچی تێدا ئەو خاوەنی دەگریتەوە کە بەکاری دەینی بە خراپ ئەوە ئێستانیە ئێمە گەرە لە مێژە لە دادگا داوای زۆریمانەیە لەسەرەوە بابەتە و خەڵکی ژهاتیە و سزادرایە و قوبەش دراوە. زۆر جار گلەی ئەوە دەکرێت کە خەڵک ڕۆشنبیری یاساییان نییە بۆ نمونە نازانن مافەکانی ئەوان چییە و نابێت چی بکەن و لە یاسا لەکوێ پشتگیریان لێکا و لەکوێ ناتوانن کە زیاتر بڕۆن دەتوانرێ ئەو هەماهەنگیە زیاتر بکەن لە نێوان دەستگاکانی ڕاگەیاندن و دادگا بۆ ئەوەی کە خەڵک و شاریەکی یاسایی زیاتر پەیاکا لە بوارەکانی تریشە بەلەوە یاسای هەیە و لە 2010 دەرچووە و ئەمە سکاڵا و داوای زۆرمان هەیە لەو بابەتەی لە ڕۆژی دەرچوونیەوە ئەگەر ئامێرەکان وەرگری زۆر کەس عقوبە درراوە بەڵام کابرەکە نازانی خۆ هەموو کەس یاسایی نییە خۆی مەفروزە هەر کەسە شتێکی وا لێ دەقەومێ پەیوەندی بکە بە کابراایکی یاسایی بلێ ئەو شتەم لێ بۆ